ڕۆژتان باش و ئەم کاتەتان باش و سات و چرکەکانتان پڕ بێت لە خۆشی و شادی و جوانی. کۆتایی ڕۆژی هەفتەیە و هیوادارم کە پێنجشەمەیەکی پڕ لە خۆشی و شادیتان هەبێت. بە بیرمانەکە هەر لە منداڵیەوە ڕاهاتوین چونکە بەهۆی خوێندن و بەهۆی ڕۆشتنە قوتابخانە پێنجشەمان تایبەتمەندیەکی خۆی هەبوو بۆ هەر هەمومان، جگە لەوە ئەوانەی کە کاری دایرە ئەکەن یاخود کاری فەرمانگەکان یاخود لە هەر شوێنێ مەشغەڵەتمان هەبووە دەمانزانی کە ڕۆژانی پێنجشەمە ڕۆژانێکی خۆشە چونکە بە دوایە هەینی دێت. بەڵام بۆ ئێمە بۆ ستافی ڕۆژباش ڕۆژێکی ناخۆشە چکە بۆ سبەی ئێوە نابینینەوە لەگەڵ ئێوەیان نابین. بەڵام ئێمە هەڵی ئەوە ئەدەین کە لە ڕۆژی پێنجشەمەیە بە جوانترین بابەتەکان لەگەڵتان نابین و بە جوانترینی ئەو بڕگانی کە بۆتانمان ئامادە کردووە ڕۆژێکی خۆشتان بۆ دروست بکەین و کۆچە هەفتەیەکی جوانتان هەبێت. هەروەکە زانین کە ڕۆژباشی کوردستان 24 هەمیشە ئامادەی ئەوەیە کە جوانترین بابەتەکانتان پێشکەشکە، بۆیە ئەمڕۆژ بە کۆمەڵی بابەتی تەندروستی و کۆمەڵی بابەتی هونەری و کۆمەڵی بابەتی کللتوریش لەگەڵتانین و جگەلەوەش تەوەرێکی بەرنامەکەمان کە تەوەرێکی سەرەکیمانە یەکێک لە بڕگەکانمان کە تەوەرە سەرکیەکەمان ئەبێت ئەویش بانگێشکردنی میوانێکی عەزیزە بۆ ئێرە بە کارێکی جیاواز کە خانمە جیاوازەکەی لەوەیە کە خانمە و ئەو کارە ئەکات و هەر لە خۆشی دێت کە خانمان کاری لەو شێوە بکەن زیاتر بۆی کە تامەزرۆ بن و بینەری بەرنامەکەمان بن کەچان ناڵم کارەکەی چیە، بەڵام لە دواتر لە بڕگەی یەکەمە باستان بۆ کەم کە میوانەکەم چیە و کارەکەی چییە. ئەمە بەنسبەت بەرنامەکەمان کە تەوەرەکەی چییە. لەلایەن ئەو بڕگانی کە یەکەم جا دەستی پێکەن وەک دەزانن بە کورتی هەواڵەکان لەگەڵتانین بۆی کە ئاگاداری هەواڵەکانی هەموو جیهان عێراق و کوردستان بە تایبەتی ببین ئەوە ئێمە سەر لە بەیانیان بە کورتەیەک لە گشتی هەواڵەکان لەگەڵتانین بۆیە دەچینە کورتی هەواڵەکان. ئەمڕۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەولێر دەکات بەپێی ئەو زانیاریانەی دەست کوردستان 24 کەوتون. ئەمڕۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکاتی شاندێک سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ سەرۆک بارزانی و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. کوردستان 24 زانیوێتی مەبەست لە سەردانەکەی کازمی بۆ هەولێر بۆ گفتوگۆکردنە لەسەر گەیشتن بە ڕێککەوتنێکی درێژخایەن لەبارەی هەموو کێشە هەڵبسێردراوەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا گەڕایەوە. هەرێمی کوردستان لە زاگرۆس فەتاح کابریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ کوردستان 24 ڕاگەاندووە. کۆبوونەوەکانی نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق ئەرێنی و زۆر باش بوون. ڕاشیگەیان لەسەر تەواوی دۆسیەکان تێگەیشتنی باش لە نێوان هەولێر و بەغدا هەیە. وەجەختیشی کردەوە دەبێت لە بودجەی 2021 عێراق شای سەرداریەکانی هەرێمی کوردستان جێگیر بکرێن. نەخۆشخانەیەکی دیکەی تایبەت بە کۆرۆنا لە سلێمانی دەکرێتەوە. هەواڵە بوو بەکر پارێزگاری سلێمانی بە کوردستان 24 ڕاگەاند ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی خۆیان بە قۆناغی داهاتووی ئامادە بکەن و بەردەوامیش ڕێنمایی بە هاوڵاتیان دەدەن بۆ ئەوەی خۆیان لە مەترسی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزن. پارێزگاری سلێمانی ئاماژەی بۆش کردووە بەرەو وەرزی پاییز دەچن بۆیە بڕیاریان داوە نەخۆشخانەیەکی دیکەی نوێ بۆ توشبوونی کۆرۆنا بکەنەوە. سەرۆکی ئەنجومەنی خۆجێیی جێندەرسن ڕادەستی تورکیا کرا. ڕێکخراوی مافەکانی مرۆڤ لە عەفرین بڵاوی کردەوە گروپە چەکدارەکانی سوبحی ڕزگار سەرۆکی ئەنجومەنی خۆجێیی شارۆچکەی جێندەرسیان ڕفاندووە و دواتر ڕادەستی هەواڵگری تورکیان کردووە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤ لە عەفرین ڕایشی دەگەێنێت سەرۆکی ئەنجومەنی خۆجێیی شارۆچکەی جێندەرسیان بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ پەکەکە و یەپەدا دەستگیر کردووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرایی دەکات 169 ڤاکسین لە ژێر تاقیکردنەوەدان. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەاند لەگەڵ زاناکان بەردەوامن لەسەر کارکردن بۆ گەیشتن بە ڤاکسینێک دژی کۆرۆنا و ئامان جیانە بگەن بە ڤاکسینێکی سەلامەت و کاریگەر. ڕاشیگەیان 169 ڤاکسین لە ژێر تاقیکردنەوەدان و لەو ژمارەش 26 ڤاکسین لەسەر مرۆڤ تاقیکراونەتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی چەند جارێک جەختی کردوتەوە کە دەیانەوێت ڤاکسین بە شێوەیەکی دادپەروەرانە دابش بکەن. کورتێک لە هەواڵەکانتان وەکو بڕگە یەکەم پێشکەشکرا و دەچینە بڕگەکانی دیکەوە.
بازاڕەکانی کوردستان تەژین لە بەرهەمی سپیایی وەک ماست و پەنیر و جۆرەکانی دیکە بۆیە بە سەرەتا بەم بابەتە دەست پێەکەین چونکە سەر لە بەیانیە و ئەوانەی کێسا بە دیار پرۆگرامی ڕۆژباشەوە دانیشتون هیوادارم کە بەرچاییەکی تەندروستان لە بەردەستابێت لە سپیایەکانی بەرهەمە خۆماڵیەکان و هەموو ئەو بەرهەمانە ڕەنجی ماندووبوونی کچانی شۆخ و شەنگی کووردا کە پێیان دەوترێت بێری ئەو ناوناوێکی بەنامڕەنگە 20مانە شەنگە بێری. کوردستان 24 سەردانی کوێستانەکانی زیینەتێری لە سنووری شارەدەی هەریر کردووە بۆ پرۆسەی بێریکردن لەلایەن مەڕدارەکانی ئەو ناوچەیە پیشان دەدات. با پێکەوە بیبی. تێر لەوەڕ بوونە و بەرەو ڕەشماڵەکان دێنەوە. بەر لە گەیشتن شوان تێنوێتیان دەشتێنێ و لەو لاشەوە بێریەکان ئامادەکاری دەکەن. خەندا یەکێکە لە بێریەکان و هەموو ڕۆژێک سەر لە بەیانی لەگەڵ دایکی ئاژەڵەکان دەدۆشێت. ئەو لە دایکەوە فێری بێرکردن بووە و هەرچەندە کارەکەی پڕماندوو بوونا لێ ئەو چێژی لێوەردەگرێت. وارە کەینە پەنیر و لۆر و مەشک و خڕتشت لێکەم بە سەلحانکە هەندای تێنمە کەمی تێمە بەسەکەی نەماست ئەخۆین لە خوار ناخۆ دۆست و برادریش بێ نەدەینە دۆست و برادر شارەزانە بی نزانە بدۆشی پە زەحمەتە مەڕ پە زەحمەترە لە بزنە ئەمن نازانی بەس لە داکم فێر بوومێ سەلحانکە تەگە داکمە دۆشم هەموو جارێ خڕ وەختا دۆشین بواربی بە ئایز بێ هەتا شیر خەلاسە بێت. هەموو ڕۆژێک بەری بەیانی زوو پێش خۆر هەڵاتن شوان مەڕوو بزنەکان دەباتە شەوێن و بۆ ماوەی 4 تا 5 کاتژمێر دەیان لەوەڕێنێت. دواتریش بۆ کاتژمێرنۆ کاتی بێرکردن و کۆکردنەوەی خەرمانی ڕەنجیانە. چاری سبیانە سێی مەڕێرە لە هەوێزی ئەڕۆتن ئەستە چیای ئەلەوەڕێ هەتا سعات 9 دەی لە 9 دەی تێت و ئاوە دەین و لێرە بێرەکەین و ئیشاژنە بێرەکەن و ئەویشی تێبی ئەدۆژن و ئەویش دەویرەکاتی و واراش فەدوو بێریە دۆژین چنگو جا هەیە لەوە ڕێخۆشە جا هەیە دووزە ئەدۆشین و ئەلان شیری کەم بوو لەوە نەما و پوشە و هەلەکی ئەدۆشی. لە مەڕداری کارەکان دابەش کراون و بێرکردن یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی ئافرەتان و بە تایبەتیش کچان لەو کارە ڕۆڵی زۆریان هەبووە و لە کۆندا بوونەتە هەوێنی هۆندراوەی زۆرێک لە شاعیرانی کلاسیک. ئەرک و ماندووبوونی بێریەکانیش هەوێنی بەرهەمەکانی ماست و پەنیر و جۆرەکانی دیکەی سپیایین. تەیفور محەممەد کوردستان 24 کوێستانی زیینەتیر شارەدەی هەریر. بەڵێ بینیمان کە شەنگە بێریەکان یان بێریەکان چۆن کاری مەڕداری دەکەن. خانمان لە هەر کوێیەکە بن جێی دەستیان ئەوەندە جوان دیارە کە جوانی بەو کارە دەبەخشن ئەگەر کارەکە سەختیش بێت. تەوەرەکەمان کە باسمان لێ کرد باسی خانممان کرد وتم تەوەرەکە بە شێوەیەکە کە خانمێک کارێک دەکات کە هەر لە خۆی جوانە و هیوادارین کە خانمان کاری لەم نمونەیە ئەنجام بدەن. ئەویش خانمێکە کە خۆی گوڵ یاخود دوکانی گوڵی هەیە گوڵ دەفرۆشێت و گوڵ بەرهەم دەهێنێت هەروەها بەرهەمی دەستی خانمانی دیکەش لە دوکانەکەی دەفرۆشێت. ئەمە جیاوازێکی ترە لەو خانمە کە تەنها بۆ خۆی بیری لە کارکردن نەکردوەوە بۆ خانمانی دیکەش بیری لە کارکردن کردوتەوە. بۆیە میوانمان پەریسا خەلیل و دەسڕەنگین و گوڵفرۆشە. پێکەوە بەخێرهاتنیەکەین وەکو ستافی ڕۆژباش بەخێرهاتی پەریساگیان. سپاس سلااو و ڕێز و خۆشەویستیم هەیە لە بۆ هەموو بینەرەکانی کەنالی کوردستان 24 و ئەوڕۆ زۆر خۆشحاڵم کە میێوانی ئەو پرۆگرامە. ئێمە خۆشحاڵترین بەخێرهاتیت. پەریسا من پێشەوەی کە دەست بکەین بە بەرنامە قسەم لەگەڵ کردی وتم حەزەکەم خۆت تەنها کەسێ بوو بیت کام کارت کردەوە لە دوای تۆ ئەگەر هەن چاویان لێ کرد بێتی واتە تۆ یەکەم کەسیت کە کاری گوڵفرۆشی ئەەکەیت واکەی دەست بەم کارە کردو یا کەسی دیکەش هەیە خانم وەکو تۆ دوکانی گوڵفرۆشی؟ بەڕاستی من پێم وایە من یەکەم خانم لە هەولێر کە دوکانی گوڵفرۆشیم هەیە و ئیشی گوڵ دەکەم
بەڵام ئستافی ئیمەش هەموو ئافرەتن سێ ئافرەتین لە دوکان کە پێکەوە ئیش دەکەین و زۆر خوشحاڵین ئیشی خۆمان زۆر خۆش دەوێت بەیەکۆ مرتاحن کە ئیشەکەن زۆر چونکە ئیشەکە باسی گوڵەکرێت خانم هەمیشە بە گوڵ ناوەبرێت هەر تیشتی ناسکە بە خانم ناوەر ئەم پەپولە ئاسا گوڵ ئاسا خانمەکان ئاوها جا کارەکەشتان لێ هاتووە بەڵام پێم بڵێ سەختی ئەو کارە چییە چەند جوانە بە سەختی خۆشی هەبێت بەڵێ سەختی خۆی هەیە ئێمە بەیانیان دەبی زوو دەست بەکار بین و تا درنگ مەشغولی کارین و پاکردنی گوڵ و خزمەتکردنی گوڵ جار هەیە زۆر قورسا گوڵ خزمەتی دەوێت دەبی سەردخانەکەمان خاوێن کەین گوڵەکانمان پاک بکەین ئەو گوڵانی بۆمان دێن هەمویان ئامادە نین بۆ فروشتن و ئەرزکردن دەبی بە خۆمان دروستیان بکەین خزمەتیان بکەین تەبعەن هەر ئیشێکی بکەی سەختی خۆی هەیە بێگومان ئەو گوڵانی کە دەیفرۆشن بەرهەمی خۆتانن یان گوڵێکن لە مەشتەلێک ئەیکڕن و دەیهێنن لە ئەو شوێنانی کە گوڵ بەرهەم دەهێنرێت ئێمە ئەوانەی کاری دەستە ئیشی خۆمانە بەڵام سروشتیەکان دەینین لە مەشتەڵەکان و گوڵخانەکان و دەفرۆشین پەریسا بۆ گوڵ ئەبێ هەندێک جار ئەڵێن بۆ گوڵەکان ئەبێ لەگەڵیانە نازیان هەڵگری گۆرانیان بۆ بڵی شعریان بەسەرا بخوێنیت ئێوە ئەو کارە لەگەڵ گوڵەکانتان ناکەن بۆکە گوڵەکانتان گەشت بێت بەڵێ ئێمە گوڵەکانمان زۆر خۆش دەوێت و دائیم گۆرانیا گۆرانی کوردی جار هەیە گۆرانی فارسی گۆرانی عەرەبی من بەخۆم جار هەیە دەرکەی سەردخانەی دەکەمەوە و دەنگی موسیقاش بەرز دەکەم و هەست پێ دەکەم گوڵ موجودێکی زیندووە و گوێ لێ دەبێ و گەشەی دەکا بەڕاستی وایە ئەوانش کە گوڵی ئەپارتمانینە من بەخۆم چەند گوڵی ئەپارتمانیشم هەیە گوڵی نۆماڵ لە دوکانی خۆم موسیقیان بۆ لێ دەدەم و دەنگی بەرز دەکەم دەیبەم لە دەری دادەنێم کە ڕۆژ لیان بدات و بەڵێ و دێنمە ژۆری پەریسا ئەوانەی کە سەردانی تۆ ئەکەن و گوڵەکان لێ ئەکڕن زیاتر چ جۆرە گوڵێکەکڕن و فرۆشتنی ئەو جۆرە گوڵانە بازاڕی چۆنە دوکانەکەت بازاڕی چۆنە خەڵک پێشوازی لا و بەرهەمانە ئەکات بەڕاستی ئەو ڕوویستم باسی ئەوەی بکەم کە خەڵکیمە زۆر گولیان خۆش دەوێت و لەگەڵ سروشت تێکەڵن بە تایبەتی ئافرەتەکانمان بەڵام دووسێ کێشەمان هەیە یەک نرخی گوڵەکانە بەڵێ بە تایبەتی ئەو گوڵانەی کە لە بوو دیزاین ئێمە دەفرۆشین گوڵی سروشتی ئەگەر نرخەکەی گونجابی هەموو خەڵک پێشوازی لێ دەکەن چونکە کاڵای ئەساسی نییە بەڕاستی گوڵ شتەکە بۆ جوانی و دیزاین و ڕازاندنی ماڵ و ئەساسی تر لە ئەوە خواردنە و جلوبەرگە ئەگەر نرخی گوڵگونجاوبی بەڵێ هەموو خەڵکێک پێشوازی دەکەن و هەموو خەڵکێک هەزیان لێ گوڵ ببەن بۆ ماڵ ئەمە لە بەرەوەی کە گوڵەکان هاوردە ئەکرێت نرخەکان ئاوهایە لەبەرێکە بەڵێ کێشەمان هەیە کێشەی هاوردەکردن هەیە باشە وەک بزانم تۆ پرۆژەیەکت هەیە بۆی کە ئەو کێشەیە چارەسەرکەی بەتەمایت گوڵی سوور گوڵی ڕۆز نەهێڵی ئیتر نەک نەهێڵی بەس بە جۆرێک یارمەتی دەربی کە کەمتر هاوردەبری و خۆت بەرهەمی بێنی پێم باسی ئەومان بۆ ئینشاءڵڵا من پرۆژەکەم هەیە ئینشاءڵڵا لەو ڕۆژانە تۆزێک سەرغاڵین لەبەر ئیش و کار ئەو کێشانە چارەسەر ببی من ئەو پرۆژەیە بە جوانی دەنووسم بەدەستی خۆم و دەیدەم بە هاوڕێیەکانم کە تەماشایی بکەن و تەقدیم بکەم لە بوو مەزرعەی گوڵ و بتوانم گوڵی ڕۆزی بەرهەم بێنم و بتوانیم ئینشاءڵڵا کە دەتوانین بە تاکید سەر بەخۆ بین ئێستا ئەو وێنانەی کە لەسەر شاشەکان ئەمانە کاری دەستی خۆتن وایە تۆ ئەیان ڕازێنیتەواوە دایانکەی بە چەپکە گوڵ بۆ بووک و بۆ مناسەبەتەکان زیاتر ئەو کەسانی کە سەردانیەکەن لاپەڕەکە تا بینیومە کە زاوا بووک بۆ بووک و زاوا بە تایبەت زاوا کاتێ دێ گوڵ
هەڵ ئەبژێر باسی ئەوم بۆ بکە خەڵک چەند خۆشحاڵە بێت کە ئەزانێ خودی تۆ ئەیڕازێنیتەوە مە شتێکی ئامادە نییە تۆ بەدەستی خۆت ئەیڕازێنیتەوە. زۆریان پێ جوانە زۆریان پێخۆشە کە دێن دەبینن مەسەلەن ئافرەت گوڵی دیزاین دەکا بەدەستی خۆی گوڵی دروست کردووە بە تایبەتی ئافرەتەکان زۆر پێشوازیان کردووە و زۆر هەوڵیان داوا کە کۆنێکت بن لەگەڵ ئێمە کە فێر بن کە ئەوانش بتوانن وەکی ئێمە کاری دەستی بکەن چون کاری دەستی پێویستی بە شوێنی تایبەت نییە دەتوانین لە هەمان ماڵی خۆمان دروست بکەین. ئێستا یەک دوو خاتون هەنا کە کاری دەستی خۆیان هەیە و تیتیان ئێمە دوورین لە هەولێر و هەوڵ دەدەین ئەو بارودۆخە تۆزێک باشتر بوو ئارامتر بوو بێن بۆ هەولێر و کاری دەستی خۆمان بێنین و من وعدم داوە کە پاڵپشتیان بم و ئەوانیان بۆ ئەرزکەم ئەوە باسی ئەومان کرد بیفرۆشم. باسی ئەوان کرد ئەمە بێجگەوەی کە ئارزیکەیت و بەڵام ئەزانین تۆ داوات کردووە لە خانمان کە دوکانەکەی تۆکو شوێنێک بەکار بهێنرێت کە بەرهەمەکانی ئەوان بفرۆشێت بەرهەمەکان چین کە لە لای تۆ ئەفرۆشێت چۆنەوە بیرۆکەیت بۆ هات کە جگە لە خۆت پاڵ پشت بیت خۆت حتمما پێویست بەیەکە کە پاڵپشتی تۆ بکات بەڵام لەگەڵەوەشە خۆت پاڵپشتی یەکێکی دیکەکەیت چۆنەوە بیرۆکەیت بات. من هەمیشە ئاواتەم لە دڵ بووە کە هەموو ئافرەتێکی بەهێز و بەقووەت ببینم بە تایبەتی ئافرەتی کورد ئافرەتی کورد بەستەلیقەیە دەستڕەنگینە هۆنەرمەندە میهرەبانە و دەتوانێت هەموو هەوڵی خۆی بۆ ژیانی خۆی بدە. منیش وەکو ئافرەتێکی کورد بە پێتوانەی خۆم وعدم بە خۆم داوە نە بە هیچ کەسێک وعدم بە خۆم داوە ئەوەندەی لە توانام دابی هاوکاری ئافرەتەکان بم. دەستەکانت خۆش بێت جا ئێستا پێشوازی لەو بیرۆکەی تۆ کراوە هەن خانمان کە بەرهەمەکانیان بهێنن بەرهەمەکان لە چی پێکاتن وەکو گوڵی دەستکرد وەکو تابلۆی نەقاشی تابلۆی وێنەکێشان کە بەدەستی خوان وێنان بەڵێ بەڵێ یەک دوو دانەشم هەیە ئێستا ئەرزم کردووە وەکو تانجی بووک سنجاقی پرچ زۆر جوانن وەکو گوارە وەکو گوستیلە خەناوکە شتی جوانیان زۆرە. زۆر باشە لەگەڵ ئەوەشە پێما بێت جەنابێت چونکە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووی لەوێ زۆر کاری دەستی بە تایبەتی دروستکردنی چەپکە گوڵ زۆر باوە تۆ بە دیزایانی فکری خۆت ئەو چەپکە گوڵانە دروستەکە یان شتێکت هەیە بۆرجەیەکت هەیە یان کاتەلۆکێکت هەیە لەسەر ئەوە کارەکەیت؟ نا بەڕاستی کارەکانی من تکراری نین ئەوە هەستی خۆمە کە گوڵەکان لە لای یەکتری دادەنێم یا ئەگەر دەستکردبی ڕەنگەکەی بە خۆم تەرکیب دەکەم یعنی یەک ڕەنگ نییە ڕەنگی سێمە پێ دەڵێن ڕەنگی سێم کە بەرهەم هاتووە لە دوو ڕەنگی تێکەڵ دەکەم پێکەوە یعنی هەوڵ دەدەم جیاوازبی هەموو فکری خۆم بووە و دیزاینەکانیش هەموو دیزاینەکانی خۆمە. زۆر جوانە هەستی خۆمی تێدایە بەڕاستی یعنی هەستی خۆتی تاوە نییە تەنها بڵێیت کەس هەیە مەسەلەن داوات لێ بکا بۆ نمونە بڵێ من ئەمێ بەم شکڵە بۆم بکەیت؟ بەڵێ جار هەیە شکڵی ڕسمی دێنن تەسویرەکی دێنن وێنەکی دێنن یان مەسەڵان گوڵی سروشتی هەر لە سروش دەڵێن ئێمە ئەو گوڵەمان دەوێ دەتوانێت ئاینەن ئەو گوڵە سروشتیە بۆمان دروستکەی بەڵێ من دروستم کردووە. زۆر چاکە جگە لە کاری گوڵفرۆشی و دانانی دوکانی گوڵفرۆشی چ بیرۆکەیەکی دیکەت هەیە یان هیچ پرۆژەیەکی دیکەت هەیە وەکو خانمێک دەست بەکار بیتیایە؟ حالیان دەبی گەلەری خۆم بەقووەت بکەم ئیشی لەسەر بکەم و خانمان بێن و پێکەوە پەیوەندیمان هەبی و فکرەش لاوانە وەرگرم بزانم ئەوانە چ فکرەکیان هەیە. ئەی بیرت نەکردوێتەوە لە شارەکانی تری کوردستان وەکو چەنەڵە زنجیرە؟ بەڵێ زۆرم حەز لێیە بەس ئێستا پێم وایە زووە دەبی سەرەتا شۆنە ڕێسیەکە و ئەسلیەکەی خۆمان بەقووەت بکەین و پاش ئەوە ئینشاڵە زۆر حەز دەکەم کە
لە هەموو شارەکان زنجیرەمان هەبی بەڵێ. زۆر باشە ئەو تیمی کە لەگەڵ تۆ کار دەکەن و هاوکاری تۆن چەند کەسن؟ 3 کەسی. هەرسێکتان خانمن. باڵێ. زۆر باشە تۆ پێش بەرنامەکە بە منت دوت سۆبان خان من لە کوردی سۆرانی تۆزێ باش نیم بەس ڕۆژهەڵاتی کوردیەکەی زۆر باشە و ئەوانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە میوانی ئێمن کوردێکی زۆر باش قسەکەمە کوردەکەی تۆ زۆر باشە من هەر سەیری تۆکەم بزانم کوردەکەی تۆنە شیرین و جوان قسە ئەکەیت حەزەکەم بەردەوام بیت جا ئێستا پێمان بڵێ بۆ کوردێ شیرینە کە قسەی پێەکەیت بۆ هەموو ئەو خانمانەی کە کورد زمانن گویان لە تۆیە پێشنیارت چییە بە خانمان و چۆن هاندەریان ئەبیت کە کاری خۆیان هەبێت؟ پێشنیارێ من ئەوەیە کە مەترسێن. بیر لە ئەوە مەکەن کە کاری دەست قورسە. بیر لە ئەوە مەکەن کە پەریسا دەتوانێت ئێمە ناتوانین. طبعاً من چەند ساڵە کاری دەستی دەکەم. من تقریبان لە تەمەنی 12-13 ساڵیەوە کاری دەستی دەکەم. بە پێ تەمەنی خۆم. کاری بەستی و بچووک بچووک هەمە ئێستاش هەمە لە ماڵی بابم لە ماڵی خوشکم هەمە وەکو یادگاری. باڵێ. وا بیر مەکەن کە یەکێک دەتوانێت ئێمە ناتوانین. وەرن پێکەوە دادەنیشین من خۆباخش و بەبێ بەرامبەر دەتوانم فێریان بکەم حتا دەتوانم فێریان بکەم لە سەرەتا ئەوانەی کە دەتوانن لە توانایاندایە بێن بۆڵام چ بە شێوازی ئۆنلاین چ بە شێوازی دانیشتن کە حوزوری بی بتوانین پەیوەندیمان ببی لەگەڵ یەکتری من وعد دەدەم کە کاری دەستی ئەوەی کە دەتوانم و ئەوەی کە لە توانامدا و زانیاریم هەیە و کردوتم دەتوانم پێیان بڵم و فێریان بکەم. زۆر شاکاتە تۆکو خۆبەخشێک ئەتوانی خولیش بکەیتەوە بۆ ئەو خانمانە. بەڵێ دەتوانم وەکو خانمێک بڵێ فەرموو. یەک دوو ڕشتەی هوەری هەیە یەک گوڵە دوو فەشن دیزاین پێشتریش باسم کردووە باسی فەشن دیزاینم کردووە من بەخۆم سرتیفیکیتی فەشن دیزاینم هەیە گریدی A و تەڕاهیە لیباس زۆریشم هەوڵداوە بەڕاستی زۆر زەحمەتم کێشاوە چونکە فەشن دیزاین زۆر قورسە و پێک هاتووە لە هەموو هوەرەکان دەبی هەموو هوەرێک بە چاکی بزانی تا بتوانی یەک بەدلەی بووک بدووری هەموو هوەرەکان دەبی دەست بە دەستی یەک بن بەس هوەری دوورمان نییە هوەری گوڵە هوەری دوورمانە هوەری ستایل شناسیە دەبی ستایلەکە بیناسی بزانی چه جلوبەرگی بۆ ستایلی جوانە دوو ڕشتە هەیە کە دەتوانم تەدریسی لەسەر بکەم بە خۆباش بێبەرامبەر یەک فەشن دیزاینە و دوو گوڵە و دەتوانن خانمەکانمان بێن و بەڕاستی داهاتی باشیان هەبی بتوانن ئیشی لەسەر بکەن و داهاتیان هەبی و ئەوانەیش کە بەڕاستی بە خۆیان سەرپەرشتی خانوادەی خۆیانن بتوانن لەو داهاتە سەرپەرشتی خانوادەی خۆیان بکەن و پێویستیان بە هیچ کەسێک نەبی. زۆر باشە. پەریسا من پێت بڵم پەریسا خانم پەریسا گوڵ چونکە بیستمە حەزت لێ پێت بڵێن پەری گوڵ پەریسا گوڵ وایە حەزەکەی ناوەکەت بگۆڕدرێ بەو ناوە ببێ بە لۆگۆی خۆت باشە پەری گوڵ پێمان بڵێ کە لە ڕۆژهەڵات هیچ جۆرە گوڵێک هەیە کە لێرە نەبێت و تۆ حەز بکەی کاری لێ بکەی خەڵک بۆ نمونە مەسەن هەنێ گوڵ هەیە زۆر گرانە ئۆرکیدە زۆر گرانە لێرە داوای لەسەر هەیە؟ بەڵێ زۆر هەیە بەڵام ئێمە کێشەی ڕاگررتنی خزمەتکردنی ئۆرکیدەمان هەیە ئۆرکیدا گوڵێکی زۆر خاص و تایبەتە و کەش و حەوایەکی خۆش و تایبەتی دەوێ و ئێمە دەتوانین لە شوێنی خۆمان خزمەتی بکەین بەڵام چونکە ڕێگا دوورە لە ڕێگا ئەزیەت دەوی جار وایە ئۆرکیدەکانمان لە ڕێ دەمرن ناگەنە دەستیما لەبەر ئەوەی من یەک جار داوای ئۆرکیدەم کرد ئیتر نەم کرد چونکە کارتۆنەکەم کردەوە بەڕاستی دیتم ئۆرکیدەکانم نەماوە ئیتر داوام نەکرد بۆ خواردن زۆر زۆر گوناهە زۆر چونکە ئەستەکەم وەکو مناڵی خۆت خۆشتەوێت تێر گیریام لە ناوەندی گەلەری گوڵ دانیشت بووم وەکو منداڵێکی دەگیریام دەیانگوت چی بووە دەمگوت تەماشاکە گوڵەکانی من مردوونە لێڕێ دەمەوێت ئەو کێشەیە چارەسەربی دەتوانین خاکمان باشە دەتوانین وەکو
وڵاتە پێشکەوتووەکان شوێنێکی گوڵخانەکی دروست بکەین کە هەوای مناسببی گونجاوبی بۆ گوڵی ئورکید بۆ گوڵی ئۆریەنتال بۆ گوڵی ڕۆز بتوانین ئەو گوڵەی بەرهەم بێنین و دەینین ئینشاءڵڵا من هەموو هەوڵی خۆم دەدەم کە لێرە ئەو گوڵە جوانەمان هەبێت بۆ هیوایە کە جارێکی تر میوانداریت کەم کە گوڵەکانت بەرهەم هێنابێت لێرە پێم بڵێ جیاوازی ئەو گوڵانەی کە لە ناو ئینجانەدا ئەنرێت لەگەڵ ئەو گوڵانەی کە تۆ دوایە ئەیان بڕیت و بە شێوازێک بەس تەنها لە ناو ئاودانەنەیت بۆ ڕازاندنەوە هەتە گوڵ تەنها لە ناو خاکە دەریهێنیت و کاری لەسەرەکەی یان هەمویان لە ناو ئاوادانراون نا هەمویان لە ناو ئاوە هەمویان لە ناو ئاوە ناتوانین ئێمە گوڵ لە ناو خاک دەربینین و ئیشی لەسەر بکەین ئەگەر مەسەلەن گوڵی ڕۆزبی کە ئەو دەمە دەیبڕین 1 سەعەت لەنەوە ئەو دادەنین و ئیتر ئیشی لەسەر دەکەین خو ئێمە ئێرە ئەو گوڵدان و گوڵەمان نییە هەموو گوڵەکانمان ئەوەیە کە لەنەوە ئەو دادەنین بەڵێ زۆر چاکە چەپکە گوڵی کە دروستەکەن بۆ چەند ڕۆژ ئەمێنێتەوە من میوانم هەبووە هاتووە گوڵەکە بۆ چەند ڕۆژێ ماوەتەوە لێرە ئەوانی تو گوڵەکان بۆ چەند ڕۆژ ئەمێنێتەوە ئەگەر گوڵەکە تازە بێ یعنی هەمان ڕۆژ بیگات بەدەستی ئێمە 5-6 ڕۆژ جوان و وەکی خۆی دەمینێ پاش ئەوە سەبر کە من ناهێڵم من فەوری هەتا زیندووە و توانای هەیە و وشتی دەکەم و دەکەم بەکاری دەستی زۆر چاکە باسی وشکردنت کرد ئێمە هەندێک جار چەپکە گوڵێکمان بۆ دێ بۆ دیاری حەزەکەین بۆ دیاری بۆ یادەوەری بمێنێتەوە چی بکەین چ تەکنیکێک هەیە کە بێڵێن گوڵەکە زۆر تێک نەچێت لەسەر شێوەی خۆی وشک بێتەوە هیچ شتێک هەیە بتوانین بیکەین سپرەیەکی بەڵێ دووسێ تەکنیکی تایبەت هەیە بەڵێ ئێستا بڵێ بەدڵی خۆت ئەگەر ئەکرێت ئەگەر ئەزانی فەنی کارەکەتە مەیە فەنی کارەکەم نییە دەمەوێ ئینشاءڵڵا ئەگەر دەرفەتێکی بدرێت ئێمە مەسەلەن لە بزانین بینەری چ سەعاتێک زۆرە بتوانین ئەوەی وەکو وڵاتەکانی دیکە لە تەلەڤیزیۆن تەدریسی بکەین زۆر باشە کاری دەستی بڵێ ئێستا مەسەلەن وڵاتی ئێران یان وڵاتی تورکیا لە تایمی بەیانیان هەیە داوت دەکەن لە مامۆستایەکان ئەلبەتە من مامۆستانی منیش دەچم هەر خۆم فێر دەکەم خۆم ئۆپدەیت دەکەم و ناڵێ من زۆر دەزانم لەو ئیشە چون زۆر لە من باشتر و هونەرمەندتر هەیە من خۆم بە هونەرمەند نازانم بەڵام هەنا داوت دەکەن لە مامۆستاکان دێن مەسەلەن 15 دقا 10 دقا هەفتەی مەسەلەن 2-3 ڕۆژ دێن و خەڵک زۆر متابعەیان دەکەن چونکە هەم ینی ئەوانەی کە دێن بە خۆبەخشی دێن هەم تەلەڤیزیۆن دیتنی زۆر ئاسانە و خۆڕاییە و خانمان دەتوانن زۆر سوودی لێ وەربگرن لەبەر ئەوە گوتم ئەگەر دەرفەتێکی هەبی نەکمن زۆر هەنە کە بتوانن ئەو کارەی بکەن هەتا ئەو فەشن دیزاینە کە تازە باسمان کرد دەکرێت زۆر ئاسانە سەبارەت بە گوڵی وشکردنی گوڵ ئاسانترین و جوانترین شێوە ئەوەیە کە تایت کە جلوبەرگی پێدەشۆن ئەوەی کە سائلە نا تایتی پۆدرا بەڵێ پۆدرا قۆدیەکی دێنن وەکی بۆکسی پێڵاو باشە یەکەم تایت یەک قات تایت گوڵەکەی ئەوها جوان لە ناوی دادەنێن دوای تایت گوڵ تایت و خەپاقەکەی دادەنێن و 1 مانگ چاوەڕێ دەکەن کە گوڵەکەت بینی دەڵێ سروشتە هەر وەکی خۆی وشک دەبتەوە خانمان دەتوانن لەو تەکنیکە چەند تەکنیکی ئاسان و چەندی جا چین بە چین بە دوای یەکە چین بە چین کە تایدەکان ناپێنی گوڵەکان بەڵێ ئەوانەیت کە هەندێک ماوادی دەوێت لەوانەیە ماوادیان بەدەست نەکەوێ مەسەلەن وەکو وارنیش وەکو ئۆپۆکسی ئەوانە تۆزێک هەم گرانن هەم لە هەموو شوێنێک بەدەست ناکەون بەو ئاسانیە هەم پێداکردنیان تۆزی زەحمەتە بەڵام ئەو تایدا من ئێستا بە خۆم هەر تایدی بەکاردێنم یعنی ئەوەم بەدڵترە تا ئەو ماوادانەی دیکە زۆر چاکە بەردەستیشە هەموو کەس دەتوانێت بەڵێ هەر زانیشە و بەڵام تۆزێک دەبی چاوەڕێ بکەین یعنی مانگێک و 10 ڕۆژ هەتا ئەو گوڵە بە جوانی وشک دەبێت کە لە تایدەکە دەردین زۆر جوانە من تاقیەکەمەوە دواتر لاپەڕەکە شتم پیا کردو پەیوەندی تۆکە مەڵێم پەریسا ئەمە
ئەو شتێکە چۆوتت بەڵێ. پەری گوڵ دەستەکانت خۆش بێت بەرنامەکەمان ڕازاندەوە بە ئاخافتنە جوانەکەت و لە سەرخۆ شیرینەکەت منە با مەجای ئەوەت بدەم کە تۆ لە سەرخۆ بۆمان باسکەی بەڵام ئەگەرمزانی کوردیەکەت ئاوها پەتی و باشە هەر ئەوەم ناکرد زوو بە دوایە کافرسیارم لێ کردی دەستەکانت خۆش بێت من یەک پەیامێکی کەشم هەیە فەرموو ئێمە میلەتێکی ڕنج بردووینە ئێمە میلەتێکی ترسونین و یەک وایرۆس و یەک ناخۆشی ناتوانێ ئێمەی ڕاگری کە ئێمە نەگەین بە ئاواتەکانمان من بەبیرم دێ لە شەڕی داعش من کۆمپانیای کشت و کاڵیم هەبوو لە ڕێگوێر من لەگەڵ جوتیارەکان بووم خۆشترین گوندۆرەی ئەو کاتە بوو خۆشترین تەماتەی ئەو کاتە بوو چونکە لە دەمارەکانمان عەشق و هیوە و خۆشەویستی بوو ئێستاش وەکو کاتی شەڕ دڵمان تۆزێک نائارامە بەڵام ئێمە هەمان خەڵکین ئێمە هەمان گەلی کوردین ناترسین لە هیچ شتێک و هیچ شتێک ناتانێ ڕێگری سەرکەوتنی ئێمە بێ خانمانمان شێرە ژنن هەمومان دەتوانین پێکەوە دیسان دەست بە ژیانێکی تازە بکەین دەوامەکان مەزبوط بکەین بازارەکان بکەینەوە من ناڵێم ینی ئیحتیمام بە نەخۆشی نەدەین نا سیف دەبین ماسکی بەکاردێنین پەنجەوانەی بەکاردێنین بەڵام دانانیشین هەر ئیشی خۆمان دەکەین و بەردەوامین من هیوادارم باشتر بین هیوادارم دەستەکانت خۆش بێت پەریسا گوڵ زۆر سپاس دەکەین بەنامەکەت ڕازاندەوە بۆ هیوای جارێکی تر میوانداریت بکەین بە سەرکەوتنت لە پرۆژەکانت و سپاسی ئەوەکەین کە تۆ ئەمڕۆ میوانداری مەت قوبول کرد و دوکانت بەجێهێشتۆ بە بەیانیان زوو هەڵسیت دووبارە سپاسوەتەوە بەڵێ پێکەوە لە دوای گفتوگۆمان لەگەڵ پەریسا گوڵ دەچین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانە ڕەنگینەکەمان ببینین.
بەڵێ وەرزی ساڵ هەموو جار لە گۆڕانکاریەوە ئێستاش وابینین گۆڕانکاری بەسەر وەرزەکانە دێت و دیارە گۆڕانکاری وەرزەکان ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ کاریگەلی لەسەر هەندێ ئیشوکار هەیە بۆ نمونە کۆچەریەکانی کا کۆچەری وەرزیەکانی پارێزگای دیاربەکر و ماردین و سێرتن لە کوێستانەکانی موش ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی کە بارگە و بنەیان کۆ بکەنەوە و بگەڕێنەوە ناوچەکانیان. و مەڕدارێک کە خاوەنی نزیکەی 800 مەڕە دەڵێت کارەکەمان سەختە بەڵام بژێوی ژیانمان لەسەر ئەم پیشەیە بە ئامادەکاری کۆچەرەکان بۆ گەڕانەوە ببینین. لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی هاوین و گەرما کۆچەریەکانی هەریەک لە پارێزگاکانی دیاربەکر، ماردین و سێرت لە ناوچە شاخاویەکان و کوێستانەکانی پارێزگای موش لە باکووری کوردستان دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. مەڕدارەکان ماوەیەکی زۆریان پێدەچێت تا لە کوێستانەکان بەرەو گەرم سێرەکان دەگەڕێنەوە چونکە لە زۆر شوێنی گونجاو بۆ مەڕەکانیان چەند ڕۆژێک دەمێننەوە. ژیانی کۆچەری ژیانێکی زۆر سەختە بەڵام ئەم پیشەیە سەرچاوی بژێوی ژیانمانە لەگەڵ نزیکەی 800 سەرمەر بەرەو پارێزگای ماردین دەڕۆین ڕێگایەکی دوور و درێژمان لەبەردەما سوپاس بۆ خوا ساڵێکی باش بوو. ساڵانە لە مانگی ئایاردا و لەگەڵ گەرمبوونی کەش و هەوا کۆچەریەکان بۆ لەوەڕاندنی مەڕ و ئاژەڵەکانیان بەرەو ناوچە سارد و شاخاویەکان کۆچ دەکەن. دوای مانگێک مانەوەیان لە کوێستانەکان و ساردبوونی کەش و هەوا کۆچەریە وەرزیەکان بارگە و بنەیان کۆ دەکەنەوە و کۆچی پێچەوانە دەکەن. ئاژەڵداری و ماڕداری یەکێکە لە پیشە سەختەکان بەردەوام لە گەڕان و گوزەرکردن بە ناو ناوچە شاخاوی و سەختەکان. ساڵانە لە مانگی ئایار ئاژەڵداران و کۆچەریەکانی پارێزگاکانی ماردین و دیاربەکر و سێرت بۆ ماوەی 5 مانگ دەچنە کوێستان و دامێنی کۆزما لە پارێزگای موش. لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی هاوینیش بە چەندین بەرهەمی سپیایی و پێستا دەگەڕێنەوە ناوچەکانیان. بەڵێ وا لە هەموو بەشەکانی کوردستان وەگەستە باسی لێوە کرا وردە دەست دەکرێت بە گەڕانەوەی کۆچەرە وەرزیەکان کە ئێستایتر بەرەو گەرمیان دەگەڕێنەوە وردە بە تایبەتی ئێستاوانی لە ناوچەی حاجی ئۆمەران و ئەوانەشن ئانیش بەرەبەرە دەگەڕێنەوە چکە ئیتر سەوزایەکی وای لێ نامێنێتوە هەروەک باسی لێوە کرا بەڕاستی کارێکی قورسە چونکە ئەگەر ڕادیت لەسەر کارێک و دەتەوێت ئەنجامی بدەیت ئەو شوێنەی کە تاییت ڕادێت لەگەڵ کەش و هەواکەی چۆن کارەکە بکەیت لەگەڵ هەموو شتەکانی زۆر بەلای منەوە قورسەکە ئەڵێم شوێنێک بۆ چەند مانگێک بۆ 5 مانگێک بەجێ هێڵی لەوێ نیشتەجێ ئەبی دواتر بار و بنەکۆکەیتەوە دەگەڕێیتەوە پەیوەندیەک دروستە بێت لە بینی تۆ ئەو ژینگەیە کە قورسەکە بەجێ بێڵیت زۆر ناخۆشەکە بەجێ بێڵیت چکە ماڵێک دەگوازیتەوە بۆ چەند ڕۆژێک تۆ دڵت لەو شوێنەیە کە پێشتر تیاژیابیت بۆیە کۆچەریەکانمان دەستیان خۆش بێت کە بە ڕۆشتنیان و هاتنەوەیان بۆی کە بەرهەمێکی جوان لە بەرهەمی سروشتی و خۆماڵی پێشکەشی کوردستانیان بکەن ئەو کارە پڕ لە هیلاکەتیە پڕ لە قورسایەتیە ئەنجام ئەدەن بۆی کە جوانترین بەرهەممان پێشکەش بکەن و ئێمەش بە هەمیشە هاندەری ئەوە بین کە بەرهەمە خۆماڵەکان بەرهەمە ناوخۆیەکان بەکاربێنین هەر لە خواردنە سپێیەکان هەتاوەکو ئەو پەز و یاخود ئەو خوریانەی کە لەو مەڕانەوە دەستمان دەکەوێت و دەتوانین کاری پێ بکەین. بەڵێ دەچینە بابەتێکی تر زۆربەی زۆرمان بیستومانە کە ئەڵێ خەڵوزی داربەڕوو زۆر خەڵوزێکی باشە کە ئەگەشێتەوە زۆر بەدرەنگە کوژێتەوە دیارە کارێکی زۆر قورسیشە کاتێک کە کانە خەڵوز دابنرێت و کەسانێک کار بکەن لە کانی خەڵوز زۆر جایش بیستومانەکە هەبوونە کە ئەو کاریان کردو و گیانیان لە دەستداوە لە ناو کانە خەڵوزەکان بەو هۆی کە کارێکی زۆر سەختە بەڵام با بزانین بەشێک لە کرێکارانی پارێزگای کۆنیا لە تورکیا داربەڕۆکان لە ناوچە شاخاویەکانی گوندی چاڵەیان سەر بە شارۆچکەی بۆزکور دەبڕنەوە بە چەند قۆناغێک دەیکەن بە خەڵوز لە ڕێگەشەوە لە ڕێگەی ئەوەشەوە بژێوی ژیانیان دابینەکەن زۆربەی بەرهەمی خەڵوزەکەش بۆ هەموو شارەکانی تورکیا ڕەوانە دەکرێت کرێکارێکە لە تەمەنی 50 ساڵاوە دەڵێت نزیکەی زیاتر لە 23 ساڵە لە دروستکردنی خەڵوز بەردەوامە و ئێستاش کاری دروستکردنی خەڵوز دەکات گوێ بە دووکەڵ و تینی ئاگرەکە نادات هەرچەند کە باسم کرد کارێکی سەختە دیارە ئەم بە عشق و خۆشەویستی و کارەکەیەکات با پێکەوە بینەربی.
بەشێک لە دانیشتوانی پارێزگای کۆنیا لە ساڵێکدا 8 مانگ و بە بەردەوامی دوای وەرگرتنی مۆڵەت داربەڕوەکانی ناوچە شاخەویەکانی گوندی چاقڵاو دەبڕنەوە و با چەند قۆناغێک خەڵوزی لێ دروست دەکەن. هەروەها بەشێک لە خێزانەکانیش لە پارێزگای ماردینەوە بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان لە ڕێگەی دروستکردنی خەڵوزەوە سەردانی پارێزگای کۆنیا دەکەن و چەند مانگێک لەو ناوچەیە دەمێننەوە. محەممەد شا کاکرێکارێکی دروستکردنی خەڵوزە و دەڵێت بەبێ گوێدانە تینی ئاگر و دووکەڵەکەی کارەکە ئەنجام دەدەین. تەمەن 50 ساڵەوە بچێ ساڵی تەمەنم بەکاری دروستکردنی خەڵوز بەسەر بردووە. ڕۆژانە بەبێ گوێدانە بۆن و دووکەڵ و تینی ئاگرەکە کارەکان ئەنجام دەدەین. دوای ئەوە دارەکان لە ناوچە شاخاویەکان دەبڕینەوە پارچە پارچیان دەکەین و بە تراکتۆر دیانگوازینەوە بۆ ئەوەی لێرە بیان سوتێنین و خەڵوزیان لێ دروست بکەین. دروستکردنی خەڵوز بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت. سەرەتا دارەکان لە ناو دارستان و ناوچە شاخەویەکان دەبڕدرێنەوە و دواتر بە تراکتۆر دەگوازرێنەوە نزیک چادرگە و شوێنی مانەوەی ئەو خێزانانەی بە کارەکەەوە سەرخاڵن. دواتر دەخرێنە سەر ئاگر و پاشان شێوەیان پێدەدرێت. هەروەها دەبێت بۆ ماوەی 20 ڕۆژ با شێوەی کۆنتڕۆڵکراو بسووتێنرێن و ئینجا سار بکرێنەوە و بخرێنە ناو گونیەکانەوە. زۆرینەی دانیشتوانی پارێزگای کۆنیا و بەشێک لە دانیشتوانی ماردین لە باکووری کوردستان زیاتر لە ساڵێکدا 8 مانگ بە دروستکردنی خەڵوز بەسەر دەبن بۆی بتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. دوای دروستکردن و ئامادەکردنی خەڵوز بەرهەمەکە ڕەوانەی زۆرینەی شارەکانی تورکیا بە تایبەت ئەستەمبۆڵ و ئەنتاڵیا دەکرێت. بەڕاستی کارێکی قورسە تۆ 8 مانگ یاخود 6 مانگ 7 مانگ چاوەڕێ بکەیت لە شوێنێک کە ناژینگەیەکی تەندروستی هەیە و دیارە بێگومان زیانی خۆشی هەیە بۆ تەندروستیان و ئەو کەسانی کە کاری دروستکردنی خەڵوز ئەکەن چ لە دار بەڕوو بێت چ لە دارێکی دیکە بێت بێگومان هیلاکێکی زۆر دەچێژن بەو هیوایەکە هەموو ئەو کەسانی کە بەهێزی بازووی خۆیان کار دەکەن هەمیشە بەرهەمەکانیان پڕفرۆش بێت. با ئێستا بە یەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینی. هونەرەکان زۆر جیاوازن تەنانەت هونەر داهێنانێکی ئازادانەیە لە دید و ڕوانگەی هونەرمەند لە کارێکە دەرخەری هێزی دەربڕینی توانە جیاوازەکانی ئەو کەسەیە کە هونەرەکەی کردووە کە ڕوحی جوانی و ناوازەیی دەکا بەبەری هەر شتێک کە دەستی بۆ ئابات وەک لەم بابەتە کە بینەری کاری هونەرمەندێکی جیهانی دەبین لە گۆڕینی توێکڵی هێلکەیەکی سادە بە کلوپەلێکی جوانکاری و گرانبەها کە دەتوانی لە شوێنی ماڵەکەت بەکاری بهێنی دۆ سەرنجڕاکێشە هونەرمەندێکی ئۆکرانی نەخش و نیگاری زۆر تایبەت و سەرنجڕاکێش لەسەر توێکڵی هەموو جۆرەکانی هێلکە دەنەخشێنێت کە پێشتر هیچ کەس کارێکی وای لەو شێوەیە نەکردووە بابزانی توێکڵێکی بەم ناسکێکە ناتوانانی دەستی بۆ بەری چۆن ئەکرێت لەسەری نەخش و نیگار بنەخشێنی. ئەمانە توێکڵێکی سادەی هێلکەن وەک هەر توێکڵێکی هێلکی دیکەی پەلەوەر. بەڵام ئەوەی ئەمانە لە توێکڵێکی ناسک و بێبەرگەی باڵندەکان جیا دەکاتەوە دەست و پەنجە ڕەنگینەکەی ئاناتۆڵی بیۆکوی ئۆکرانیە کە شتێکی بەم ناسکی گۆڕیوە بە خشڵ و کانزایەکی نەخش جوان لەسەر توێکڵی هێلکەی هەموو پەلەوەر و باڵندەیەک دەنەخشێنێت دواتر دەیانکات بە کەلوپەل و پێداویستی جوانکاری گرانبەها و سەرنجڕاکێش. ئاناتۆڵی بەو پەڕی وردەکاری و هەستیاریەوە بە کۆستەرەیەکی تایبەت نەخشەکان لەسەر هێلکە جیاوازەکان جێگیر دەکات.
ئەم توێکڵە هێلکەیەکێکە لەو کارانم کە زۆر پێوە ماندوو بووم و کاتێکی زۆری خیان تا تەواو بوو بە کۆستەرەی عنبەر کە بچووکترین زۆری کۆستەرەیە کارم تێدا کردووە هێلکەی قاز و دواتر هێلکەیەکی مریش و لە ناو هێلکە مریشەکەش جێگان بۆ هێلکەیەکی چۆڵەکە کردوتەوە بە کانزا و زەنجیانە و موروی ڕەنگاوڕەنگ ڕازاندومەتەوە کە بە تەکنیکی هوەری فابریس هەموو کارەکانیم ئەنجام داوە کە تەکنیکێکی زۆر وردە. نەخشاندنیان بە شێوەیەکی سەرنجڕاکێش بە کانزا و بەردی گرانبەها نرخێکی زۆر دەبەخشێت بەو توێکڵە هێلکانە. نرخی هەر هێلکەیەک لە نێوان 500 بۆ 1000 دۆلارە. ئەمە شوای کردووە ئاناتۆلی جیا بکرێتەوە بەو هونەرە ناوازەی لەگەڵ هونەرمەندەکانی دیگەی جیهان کە بێوێنەترین هونەری لەسەر ئاستی جیهان هەبێت. ئێمە لێکۆڵینەوەیکی جیهانیمان کردووە کە دووپاتی دەکاتەوە ڕازاندنەوەی توێکڵی هێلکە بە کانزا و بەم جۆرە سەرنجڕاکێشە تەکنیکێکە کە تایبەتە بە ئاناتۆلی کە هیچ کەس لە جیهاندا بەکاری نەهێنا و بۆ پێی ئەوەمان ڕاگەیاند کە ئەم هونەرە ئۆکراینیە ژمارەیەکی پێوانەی جیهانی بە کارەکانی بۆ ئۆکراینیا تۆمار کرد. توێکڵی هێلکەی هەموو پەلەوەرێک لە کارەکانی ئاناتۆلی جێگەیان دەبێتەوە هەر لە هێلکەی وشتر مرغ کە گەورەترینە تا هەنگە خۆرا یا کەندەسمە کە بچووکترین هێلکەی هەیە لە نێوان پەلەوەر و باڵندەکان. بەڕاستی هونەرێکی جوان و ناوازەیە کە بتوانێت لەسەر هێلکەی کەندەسمە کە چەند بچکۆلەیە کاری نەخشونیگار ئەنجام بدات و ئەو هێلکە کە ئێمە سوود لە هەندێک جار لەو توێکڵی لەوەشە چێ وەرنەگرین کە ئەم ئەزانێت چۆن سوودی لێوەربگرێت ئەو ئەیکات بە کاڵایەکی گرانبەها توێکڵی هێلکەیە کە لەوەچێت نرخێکی زۆر کەمی هەر هیچ نرخێکی نەبێت ئەم بە 500 دلار یاخود 1000 دلار دەیفرۆشێتەوە ئەمە ئەومان بۆ دەردەخات کە مەرجنیە هەموو جار هێزی بازوو یارمەتی دەربێت لە کارەکارمان و بێگومان هێزی هزر زۆر کاریگەرە. و بابەتێکی ترمان ئامادەیە بۆتان ئەمە بابەتێکە کە بۆ کەسانی حەزیان لە سەرکێشیە جا بابزانی بابەتەکەمان چییە و بۆچی ئەو کەسانی حەزیان لە سەرکێشیە بەدڵیان دەبێت چونکە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عراق بە بەشداری زیاتر لە 10 گروپی تایبەت یەکەمین نمایشی سەرکێشی ئۆتۆمبیل لە هەولێر ئەنجامەدرێت زیاتر لە 100 ئۆتۆمبیل لە سەرجەم پارێزگاکانی عراق بۆ بەشداریکردن لە پێشبڕکێک هاتبوونە هەولێر و لێرە ئەو پێشبڕکیان ئەنجامدا با پێکەوە ببینین کە ئەو سەرکێشیە چۆن ئەنجام درراوە. بۆ یەکەمین جار لە سەر ئاستی عراق یەکەمین نمایشی سەرکێشی ئۆتۆمۆبیل لە هەولێر بەڕێوەچوو. زیاتر لە 100 ئۆتۆمۆبیل لە سەرجەم پارێزگاکانی عراق بۆ بەشداریکردن لەم نمایشە هاتبوونە هەولێر. شوفێرەکان ڕکابەرێکی توندی بردنەوەی پلەکانی پێشەوەی پێش بڕکەیەکیان دەکرد. بربەستی تێدا قۆرتی دروست دەکەین شوێنی فلێکسی دروست دەکەین ئەو سارە دەبی بچ و بێتەوە وەکو حتا ئەو شتانە کە ئەمە فێربووینە لە کاتی هاتنە دەرەوە کاتەکە ڕادەگیرێت دەنووسرێت تۆمار دەکرێت تەبعاً لە شوێنەکە ئەوەکانیش عەلەم هەنا ئەو عەلەمانە ئەگەر سیارە خۆی لە عەلەمی بدات لە قانون دووەلی 5 چرکە بۆ کاتەکەی زیاد دەکرێتەوە. ڕێخەرانی ئەم نمایشی و پێشبڕکەیە ماوەی چەند مانگێکە ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی ئەم پێشبڕکەیە دەکەن. سەرجەمە ئۆتۆمۆبیڵانەی لەم نمایش و پێشبڕکەیە بەشداری دەکەن دەبێت لە ڕووی بزوێنەر و تایەکان جیاوازیان تێدا بێت. تۆتایەکانی بڵێ شاخاوی بن جەبەلی بڵێ سیستەمی لەف و دەبڵی هەمووی بێ گۆڕابێ بەقوات کرابێ مەکینەی هەیە دەستکاری کردۆ چکە سارەکە چەندی بەقوتر بێ و چەندی باشتر بێت توانای زووتر بەربەستەکان بڵێ بۆ نمونە ناو ئەکسلەکانە بێ قفلی هەبێ بۆی لە شوێنێکە گەر ئاسێ بوو تاکەی تریدیش بکە. نمایشی سەرکێشی ئۆتۆمۆبیل یەکەمین جارە بە شێوەیەکی وافراوان بە بەشداری چەندین گروپی تایبەت بەم یاریە لە سەرئاستی عراق لە هەولێر بەڕێوە دەچێت. دەرباز ئەحمەد، کوردستان 24.
هەولێر. بەم شێوەیە کە کاتژمێر ئاماژەمان پێکات واتە بێ کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان بهێنین بەو هیوایی کە بابەتەکانی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت وەکو بابەتەکەی ئەمڕۆشمان ژیانتان و هەموو چرکەکانتان گوڵ ئاسا جوان و ڕازاوە بێت بەخواتان ئەسپێرم و تا هەفتەی ئایندە دێینەوە دەبینەوە میوانتان پاتان لەگەڵ.